ئیش و کاری بۆتە ئەوە لە ماڵ و جوێن بە خێزانیەدا، بە کەسوکاری، بە خوشکی خێزانی، بە خەسووی، بە براژنی خێزانی، بە هەموو پور و کەسەکانی خێزانی جوێن ئەدا دەماڵەوە. ئی باشە مە صیفەتی پیاوە ڕەحمەتی خوامان لێ بە ئاگامان لە خۆمان بێ، وەڵڵاهی هەمووی دەبێتە بارێک بۆ قیامەتمان. سوێن بەخوا تاوانبارە بین جوێن بە هەر کەسێک بدەین. خۆشەویستان، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 1878 دەفەرمێ: سیباب المؤمن كالمشرف على هلكة. ئەو کەسەی کە جوێن بە مسلمان ئەدات، ژن بێ یا پیاو بێ، خێزانت بێ، کچت بێ، کوڕت بێ، دراوسێت بێ، خزمت بێ، بێگانە بێ، هەر کەسێک بێ، جوێن گرنگەوەی جوێن بدەین. نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە، یعنی چۆن ئینسانێک لە لێواری بچێتە شوێنێکی زۆر بەرز، خانوویەکی بەرز، شاخێکی بەرز، لە لێواری کەوتنە خوارەوە بێ. یعنی چۆن ئینسانی ئالێرەدا بێ خەریکە بکەوێتە خوارەوە. ئەو ئینسانێکی کە جوێن بە خەڵکی ئەدا لە لێواری هیلاکەتایە، لە لێوارەکەیەتی، یعنی لە کەوتنە خوارەوەدایە، واتە بۆ جەهەنم، بۆ ڕوڕەشی لای خوا، بۆ شەرمەزاری، لە لێواری هیلاکەتە کە ئینسان بە هیلاک چوو بێگومانی ئەواتە بۆ جەهەنم دەڕوات. ئەو کەسەی کە جوێن بە ئیماندارەدا لە لێواری هیلاکەتایە، ئەگەر نێتە دواواز نەهێنێ بە هیلاکەت چێت. مە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم. بۆیە خۆشەویستان بەداخەوە هەیە ڕۆژانە هەفتانە زۆربەی کاتەکانی ئیش و کاری بۆتە ئەوە لە ماڵ و جوێن بە خێزانیەدا، بە کەسوکاری، بە خوشکی خێزانی، بە خەسووی، بە براژنی خێزانی، بە هەموو پور و کەسەکانی خێزانی جوێن ئەدا دەماڵەوە. ئی باشە مە صیفەتی پیاوە ڕەحمەتی خوامان لێ بە ئاگامان لە خۆمان بێ، وەڵڵاهی هەمووی دەبێتە بارێک بۆ قیامەتمان. سوێن بەخوا تاوانبارە بین جوێن بە هەر کەسێک بدەین. حتا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕێگای پێمان نەداوە جوێن بە شەیتان بدەین. بۆ خێزانەکەی تۆ لە شەیتان خراپترە؟ خزمەکەی تۆ لە شەیتان خراپترە؟ بۆی ئاگامان لە خۆمان بێ ڕێگا نەدراوە جوێن بدەی بە شەیتان. حتى خوای گەورە لە قورئانە دەفەرمێ: ولا تسبوا الذين يدعون من دون الله. جوێن بۆ کەسانە مەدەن کافرن، هاوا لە غێری خوا دەکەن، جوێن بە خواکانیان مەدەن، جوێن بە خۆیان مەدەن، کافرە بێدینە، بتەپەرستێ. بۆچی؟ لەبەرەوە ئەوانی جوێن بە خوا دەن. بۆی خۆشەویستان ئاگامان لە خۆمان بێت.